تەوەری یەکەمی بەرنمەکە سەبارەت بەوەیە کە وەزارەتی پێشمەرگە ماوەیەکە سەرقاڵی ڕێخستنەوە و یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە لەگەڵەوەشدا بەردەوام هاوپەیمانان هاوکاری وەزارەتی پێشمەرگە دەکەن جگەل لەوەی کە پێشتر لەم ماوەی ڕابردووە لەگەڵ سەرهەڵدانی شەڕی ئۆکراین و رووسیا دەنگۆی ئەوە هەبوو کە هاوکاریەکان کەم کراوەتەوە ئێمە دەمانەوێت پرسیارکەین سەبارەت بە کۆی ئەم پرسانە و وەڵام وەربگرین سەبارەت بۆ ڕێکارانەی کە وەزارەتی پێشمەرگە گرتوێتێ بەر بۆ چاکسازی و ڕێخستنی هێزەکانی پێشمەرگە لە وەزارەتەکەدا ڕاستەوخۆ بەڕێز جەباریاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەمان لەگەڵایە کاک جەبار سڵاو لێبێت و بەیانیت باش با من لەو پرسیارەوە دەست پێ بکەم لەوەی کە خەڵک باسێکی یاخود باز لەوە دەکرێت کە هاوکاریەکانی هێزەکانی هاوپەیمانان بۆ وەزارەتی پێشمەرگە لەم ماوەی کە جەنگی ئۆکراین و رووسیا سەری هەڵدا و بەردەوامی هەیە دەنگۆی هەبوو کە هاوکاریەکان کەمی کردووە شتێکی وا هەیە؟ پێشەکی سڵاو لە ئێوە بەیانی باش لە ئێوەی بەڕێز و هەموو لە بەڕێز ئەرمەندانی کوردستان سڵاو و ڕێز بۆ هەموو هێزەکانی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی پاراستنی هەرێم سڵاو ڕێز و بەیانی باش لە کەسوکاری شەهیدان کەسوکاری بێسەر و شوێنەکان کە ئومێد دەکەین بە زیندوێتی بگەڕێنەوە بۆ ناو ماڵ و منداڵی خۆیان سڵاو لە کەمەندامانی سەنگەری هێزەکانی پێشمەرگەی کوردستان و هەموو هێزەکانی پاراستنی هەرێم لە هەموو لایەک و جەژنی نەورۆزیش لە هەموو لایەک پیرۆز بێت لە جەنابیشتە بەنسبەت وەڵامی پرسیارەکەی بەڕێزدان ئەم جەنگەی کە ئێستا هەیە لە نێوان ئۆکرانیا و رووسیا هیچ ڕۆڵێکی نێکەدیفیانی کاریگەری خراپ نەبووە بەسەر ئەو هاوکاریانەی لەلایەن هاوپەیمانانی نێودەوڵەتی شەڕدژی داعش یان ئەمریکا کە پێشکەش بە هێزەکانی پێشمەرگە دەکرێت هەموو هاوکاریەکان بەردەوامن هەم وەکو هەماهەنگی ڕۆژانەی ڕاوێژکارانی وڵات لەگەڵ هێزەکانی پێشمەرگە هەم ئەو هاوکاریەی کە لە ڕووی مەشقەوە یان لە ناوەوەی وڵاتیان زۆر هەندێک مەشق هەیە لە دەرەوەی وڵات بەردەوامی هەیە مەسەلەی ڕاوێژکارانی ئەو وڵاتە بۆ بابەتی ڕیفۆرم لە هێزەکانی پێشمەرگەی کوردستان و لەگەڵ مەسەلەی پرۆسەی خستن هەر بەردەوامی هەیە و هیچ بڵێن بەشی شێوازێک نەوەستاوە جگە لەوەش ئەو هاوکاریە مادیەش تەنانەت ئەوەی ئەمریکا دایناوە بۆ هەموو عێراق وەگشتی و بەشێکی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان کە وەکو موچەیەکی ماگانە ئەدرێتە هێزەکانی شاڵکات لە هەرێمی کوردستان بە تایبەتی لێواکانی پیادە و بنگەکانی مەشق ئەوش هەر بەردەوامی هەوتا ئێستا هیچ کێشە و گرفتێکی تێدا نەبووە جگە لەوە زۆر جار هەیە ئۆپەراسیۆن سەربازی ئەنجام دەدرێت دژی داعش بە تایبەتی لە ماوەی دوایی دەبارڕانگی لەگەڵ عێراق لەوێشدا بە هەمان شێواز هاوپەیمانانی نێودەوڵەتی پشتیوانی و هەماهەنگی هێزەکانی پێشمەرگە دەکەن بە تایبەتی لە ڕووی پێدانی زانیاری هەواڵگریان پشتیوانیمانی بۆ ئۆپەراسیۆنەکان. بەڵێ کاک جەبار من گرنگە لەلام بپرسم ئایا ئەو هاوکاریانەی کە دەگاتە دەست وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هاوکاریانە بە سەر کۆی ئەو هێزانەی کە سەر بە وەزارەتەکان دابەش دەکرێت ینی بە شێوەیەکی یەکسان بەسەر هەمویانە دابەشەکرێ؟ بەڵێ بە تایبەتی لە ئێستادا ڕۆسەی داوەشکردن بە چاودێری و هەماهەنگی ئەو وڵاتانی هاوپەیمانە بێت خۆی زۆری ئەو هاوکاریانە کە دێت بە تایبەتی لەلایەن ئەمریکاوە بۆ لەم دوایەدا بە تایبەت ئەوانەی کە جگەل لە هاوکاری مادی و جگەل لە هاوکاری هەندێک پێویستی خواردەمەنی وشکە و لەگەڵ سوتەمەنی هەمەجۆر کە دەبێ بە هێزەکانی پێشمەرگەی کە بەردەوامی هەیە هاوکاری ئامێری جەنگی و کەلوپەری جەنگی یان چەکدارکردنی هێزەکانی پێشمەرگەوە وەکو باسم کرد لە کاتی هاتنی ئەو هاوکاریانە یەکەمین هەنگاو لە عەمبارەکانی وەزارەتی پێشمەرگە دائەمرێت دوای ئەوە بە هەماهەنگی نێوان بڵێن بەشی میرە یان بەشی سەرۆکایەتی لە بەشەکە لە سەرۆکایەتی ئەرکان
لەگەڵ لایەنی ئەمریکیە ئەوان بە یەکەوە پلانێک دانن بۆ دابشکردنی ئەو هاوکاریانە بۆ سەر یەکانی هێزەکانی پێشمەرگە بە تایبەتی زۆری بۆ لیواکانی پیادەی هێزەکانی پێشمەرگەیە کە بە شێوازێکی یەکسان دابەشەکرێ کوواسم کرد و بە پێی ئەو پلانەی کە هەردوو لا یعنی وڵاتی هاوکاری کرد لەگەڵ لایەنی پەیوەندیدار لە وەزارەتی پێش باش ڕەچاوی ئەوە ئەکرێت لە هاوکارەکانە کە زیاتر مەسەن بۆ نمونە شوێنێک یاخود بەرەیەکی بڵێن جەنگ یا شوێنێکی هێزەکانی پێشمەرگە یا بارەگەکانی هێزی پێشمەرگە جیاوازی بکرێ بۆی کە ئەم شوێنە زیاتر مەترسی لەسەرام شوێنە زیاتر مەترسی ڕوبەڕووبوونەوەی تیرۆرستانی هەیە یاخود مەترسیەکانی زۆرترن لەوێ زیاتر هاوکارێکان بکرێ وەکو دیاریم کرد زۆربەی ئەو هاوکاریانی کە دێن هاوکاریە مادیەکەی ماگانە وەکو موچە ئەبێت چه هاوکاریەکانی خواردەمەنی هۆشکایان سوتەمەنی یان ئامێری جەنگی و کەلوپەلی جەنگی و چەک و تەقەمەنی زۆربەی ئەدرێتە لیواکانی پیادەی وەزارەتی پێشمەرگە بە هۆکاری ئەوەی لیواکانی پیادەی سەر بە وەزارەتی پێشمەرگە لە هێڵی بەرگریکردنن لە هەرێمی کوردستان لە بەتایبەتی لە هاڕەشەکانی داعش یعنی هەم هاوکاریە مادیەکە هەم هی ماگانە نادرێتە دیوانی وەزارەتی پێشمەرگە یعنی نادرێتە منتەسیبەکانی دیوان ئەوانەی لە ناو دیوانی وەزارەتی پێشمەرگەن یان لەو نادرێتە ئەو یەکانی کە دوورن لە بەرەکانی شەڕ زیاتر ئەدرێتە ئەو یەکانی کە لە بەرەکانی شەڕدان و ئەوانش کە لیواکانی هێزەکانی پێشمەرگە تەبعاً لەم دوایەداش ئەو هاوکاریانەش دەدان هەردوو هێزی پشتیوانی یەک و هێزی پشتیوانی دووش لەبەرەوەی ئەوانش بوونە بەشێک لە وەزارەتی پاش گواستنەوەیان بۆ سەر میلاکی وەزارەتی پێشمەرگە بەڵێ کاک جەبار با بێمە بەڵێ فەرموو لە سای وەکوتم یعنی هاتنی ئەو هاوکاریانە زیاتر دراوە بۆ ئەو هێزانەی لە ڕوبەڕووبوونەوەن لەگەڵ داعشا یعنی زیاتر ئەو هێزانەی لە بەرەکانی شەڕدان یەکە شەڕکەرەکانی لیواکانی پیادەی وەزارەتی پێشمەرگە کاک جەبار با بێمە سەر بابەتێکی ترکە بابەتێکی گرنگە بەلای ئێوە وەکو وەزارەتی پێشمەرگە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو لایەنەکانیش کە ماوەیەکە کاری لەسەر دەکەن ئەویش کاری یاخود هەنگاوەکانی یەکخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستانە ئەم هەنگاوانە ئێستا بەچی گەیشت و ئەگەر تۆ دوازانیاریمان بێتێ لەسەر دوا هەنگاوەکانی چۆنێتی یەکخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان دیارە مەسلەی یەکخستنی هێزی پێشمەرگەی کوردستان ئەتوانم بیجێڕمەوە بۆ سەرەتاکانی بە حەقیقەت بۆ ئەو بڕیارەی کە ڕەوانشاد سەرۆک مام جەلال وەختی خۆی بەر لە ساڵی 2010 لەلایەن بەڕێزیەوە درا و دوایی بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ بەڕێز جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان لەو کاتەدا کە ڕێز جەنابی کاک مەسعود بارزانی بوو کە بە هەردوولا بڕیاریاندا بۆ یەکخستنی هەردوو وەزارەت چونکە ئێمە بەر لە ساڵی 2010 دوو وەزارەتمان هەبووە لە هەرێمی کوردستان وەزارەتێک لە سنووری سلێمانی بووە و وەزارەتێک لە سنووری هەولێر بۆ وەزارەتی کاروباری پێشمەرگە بوو وەزارەتی هەرێم بۆ کاروباری پێشمەرگە ئەوە بوو ئەو هەوڵە و ئەو بڕیارەی وەکو باسم کرد ڕەوانشاد سەرۆک مام جەلال و بە هەماهەنگی لەگەڵ بەڕێز سەرۆکی هەرێم جەنابی کاک مەسعود دایان ساڵی 2010 وەزارەتمان یەک خرا یعنی هەردوو وەزارەت بۆ یەک وەزارەت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان یەکەمین هەنگاو دیوانی وەزارەتمان یەک خست ئەو کاتە بەڕێز جەنابی کاک جۆرج جەعفەر یەک مستەفا بۆ یەکەمین وەزیری بڵێن وەزارەتی یەکگرتوو لە دوای لە ساڵی 2010 ئەمجا تا ماوەی شەڕی داعش یعنی لە 2010 تا 2014 توانرا نزیکەی 12 لیوای وەزارەتی پێشمەرگە یەک بخرێ یعنی 12 لیوای پیادە لە هەردوو هێزەکانی هەفتا و هەشتا وەرگیرا و یەک خرا و مەشق پێکرا و چەکدار کرا و خرایە سەر وەزارەتی پێشمەرگە دیارە لە ماوەی شەڕی داعش بە حەقیقەت پرۆسەی یەخستن پەکی کەوت وەستا لەبەر ئەوەی کە هەموو هێزی پێشمەرگەی کوردستان مەشغوڵی شەڕی داعش بوون لەگەڵ هێزەکانی پاراستنی هەرێم و لەگەڵ تەنانەت هەموو هاوڵاتیانی خەڵکی کوردستان بە هەموو چین و توێژەکانیانەوە ئەم پرۆسەیە تاکو نزیک ساڵی 2000
کۆتایی 2017 وەستا بەڵام لە ساڵی کۆتایی 2017ەوە دەستی پێکرد پرۆسەکە و بە تایبەتی لەو کاتەدا ڕاوێژکارانی وڵاتانی ئەمریکا و ئەڵمانیا و بریتانیا و دوای هۆڵنداش پرۆژەیەکیان ئامادە کرد لەگەڵ پرۆژەیەکی وەزارەتی پێشمەرگەیە خرا و بووە پرۆژەیەکی ڕیفۆرم و یەخستنی هێزەکانی پێشمەرگەی کوردستان جارێکی تر پرۆسەی یەخستن دەستی پێکردەوە کە ئێستا لە وەزارەتی پێشمەرگە تا ئەم کاتە ئێمە لە 12 لیواوە ئێستا 20 لیوایە خراوە لە هێزەکانی هەفتا و هەشتا لە ناو وەزارەتی پێشمەرگە هەردوو هێز دیوانی 1 و 2 یعنی ئێستا لە وەزارەتی پێشمەرگە نزیکەی باش ئەم کاک جەبار ئەم ڕێژەی کە باسیەکەی و لیوانەی کە باسیەکەی چەندێک لە ڕێژەی ئەو هێزانە پێکێنێ لە هێزەکانی هەرێک لە هەفتا و هەشتا ینی چەندێکە لە ڕێژەی چەندێکی ئەو هێزانە بوونەتە لیوای سەر بۆ وەزارەتی پێشمەرگە بەڵێ طبعاً خۆی ژمارەی گشتی هێزەکانی پێشمەرگەکە موچە خۆرن یعنی کە ئەوانەی لە ئەرگدان لە هەفتا و هەشتا لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم موچەیان پێدێت لە حدودی لە نێوان 160 تا 170 هزار پێشمەرگەیە ئێمە وەکو میلاکی گشتی پەسەندکرا و وەزارەتی پێشمەرگەشمان لە ساڵی 2010ەوە نزیکەی 120 هزار پێشتر 118 هزار بوو دوای بووە نزیکەی 124 هزار ئێستا میلاکی پەسەندکرا و نزیکەی 133 هزار هێزی پێشمەرگەی کوردستانە ئەتوانم بڵێم ئێمە تا ئێستا یەک لە سەرسەی هێزەکانی پێشمەرگەمان یەخستووە بەڵام پرۆسەی یەخستن بەردەوامە ئێستا ئەم هێزانە هەمویان لە ژێر فەرمانی وەزارەتی پێشمەرگیان وانە ئەم هێزانەی کە لە وەزارەتی پێشمەرگەن وەکوتن 20 لیوای پیادەیە لەگەڵ دوو هێزی پشتیوانی 1 و 2 کە ئێستا لە سەر میلاکی وەزارەتی پێشمەرگەن لە ژێر فەرمانی وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستانن طبعاً جگە لەوەش ئەو هێزانەی هەفتا و هەشتاش کە لەلایەن فەرماندەی هەفتا و فەرماندەی هەشتا بڵێن فەرماندەی ئەکرێن ئەوانیش هەماهەنگ و بەتایبەتی لە هێڵەکانی بەرگری و لە میحوەرەکان کە ئێمە 8 میحوەری مان هەیە لە هەرێمی کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی داعش لەوێ هەماهەنگن و بەیەکەوە هێزەکانی هەفتا و هەشتا لەگەڵ هێزەکانی وەزارەتی پێشمەرگە ئەرکی پێشمەرگەی یان پێشپێراوە لە سنوورەکان لەژێر فەرمانی میحوەرەکان کە میحوەرەکان سەر بە وەزارەتی پێشمەرگەی باش کاک جەبار هەماهەنگی ئەو هێزانەی بڵێن هێزەکانی پێشمەرگەی کوردستان کە ئەوانەی کە سەر بە یەکەکانی هەفتا و هەشتان یان ئێمە ئاشکرایە لای هەمووان کە ئەو هێزانە هەریەکان سەر بە لایەنێکن و ئێوە بۆیە خواستان ئەتانێ ئەو هێزانە یەک بخەنەوە ئەو لایەنانەی کە ئەو هێزانە سەرپەرشتی دەکەن تا چەند هاوکار و هەماهەنگ بۆ ئێوە بۆی کە ئەو لیوایانە یەک بگرێتەوە و لە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگا بێ طبعاً هەردوو فەرماندەی هەفتا و هەشتا وەکوتم بەردەوامن دوایەمین لیوا کە لە ساڵی 2022 ڕێکخراون لەلایەن هەردوو فەرماندەی و بڵێن گوازراون لەسەر هێزەکانی پێشمەرگە لیوای 21 و لیوای 22 بووە بەڵێ هەردوو فەرماندەی هەماهەنگن لەگەڵ وەزارەتی پێشمەرگە هەم لە ڕووی مەسەلەی پرۆسەی یەخستنەوە هەم لە ڕووی هەماهەنگیکردن لەگەڵ هاوپەیمانانی نێودەوڵەتیەوە هەم لە ڕووی کاری ئۆپەراسیۆنی بەیەکەوە لە بەرەکانی شەڕیان بەرەکانی هێڵی بەرگری لە هەرێمی کوردستان وەکو باسم کرد هەم یەکەکانی سەر بە هەفتا هەم یەکەکانی سەر بە هەشتا لە هێڵی بەرگری لەگەڵ یەکەکانی وەزارەتی پێشمەرگە لیواکانی وەزارەتی پێشمەرگە بەیەکەوە لە پرۆسەی هەماهەنگی و لە پرۆسەی پاراستنی هەرێمی کوردستان طبعاً جگە لەوانیش بۆ زانینی زیاتر لە ئێمە لە بەرەکانی شەڕا هێزەکانی وەزارەتی سەر بە وەزارەتی ناوخۆش هەن کە دابەش بوون لەسەر میحوەرەکان مەسەڵەن هێزەکانی فەرماندەیی بەرگری و فریاکەوتن لەگەڵ فەرماندەی زێرەبانی کە ئەوانیش بەشێک لە هێڵەکانی بەرگری هێزەکانی ئەو دوو فەرماندەییە بڵێن ئەرکەکەی جێبەجێەکە باش بەڵێ کاک جەبار من ئەمێ پرسیاری ئەوەش بکەم کە
لەگەڵ ئەوەی کە ئێوە ئەو ڕێکارانەتان گرتوۆتە بەر و ئەتانەوێ هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە لیواکانە و لە وەزارەتی پێشمەرگە یەک بخەنەوە ئەو میکانیزم و ئەو هەنگاوانەی تر چییە کە ماوە بتوانن بە تەواوەتی کۆنتترۆلی ئەم کارە بکەن و بە تەواوەتی بیگەن ئەنجام و ئەگەر بشکرێ ئەگەر گرفتێکیش هەیە لەو ناوەیە بۆی کە ئەم ڕێکارانەی تا ڕادەیەک ینی خاو کردوەوە یاخود دوای خستووە ئێوە هیچ گرفتێکتان هەیە لەم بارەوە هۆکارەکان چەند هۆکارێکن ئەوەی کە بڵێن ڕۆڵی تەسیری هەیە لەسەر پرۆسەکە بەگشتی طبعاً یەکەمینیان مەسلەی هەلومەرجی سیاسی بێگومان ئەگەر هەلومەرجی سیاسی لە کوردستانە جێگیر بێ سەقامگیر بێ بە تایبەتی پەیوەندیەکان و هەمانگی و هەلومەرجی بڵێن کاری پێکەوەی لە هەموو ئاستەکانە لە هەرێمی کوردستان و لە عێراقش بە شێوازی گشتی لە نێوانی هەردوو لایەنی سەرەکی کە هێزیان لایە و پێکهێنەری حکوومەتی هەرێمی کوردستانن بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەگەر هەلومەرجە سیاسەکەیان سەقامگیر بێ بێگومان ڕۆڵی ئەرێنی هەبێ ڕۆلی باشی هەبێ ڕۆلی ئیجابی دەبێت بۆ ئەوەیە کە ڕۆسەکە زیاتر بەرەو پێشەوە بڕەوە و بە سەریعی بەرەو پێشەوە بڕەوە بێگومان ئێمە ئومێد دەکەین کە حقیقەت بڵێن هەلومەرجی سیاسی بە بەردەوامی لە هەرێمی کوردستان جێگیر بێت هیچ کێشەیەکی سیاسی نەبێت بۆ ئەوەیە ڕۆڵی نێکێدفی نەبێت بەسەر هەموو هەلومەرجی هەرێمی کوردستان چێ لە ڕۆی ژیانی خەڵکەوە چ لە ڕووی بەڕێوەبردننی حکومڕانیەوە چ لە ڕووی مەسلەی یەخستنی هێزەکان ئەوە یەکێکیان دووەم بابەت کە ڕۆڵی هەیە لە مەسلەی خستنی هێزەکانی پێشمەرگە ئەوەیە هەلومەرج مادی ینی بوونی بودجەی پێویست چونکە یەخستنی هێزی پێشمەرگەی کوردستان ئەو هێزانی کە لە هەفتاوەشتا دێن بێگومان بارەگایان بێ بۆیان دابین بکرێت لیوای نوێی بارگاش پێویستی بۆ بودجە هەیە بارەگای لیوایە بارەگای فەوجەکانە سەر بۆ لیوایەنە جگەلەوە پێویستی دابینکردنی خواردەمەنی پێویستی دابینکردنی چەکی تەواو پێویستی دابینکردنی جلوبەرگ ئامێری جەنگی ئۆتۆمبیلی گواستنەوە ئەمانە شەر ڕۆڵی هەبێ لەبەرەوەی بوونی بودجەی پێویست زۆر بڵێن ڕۆڵ ئەبینێ لە مەسەلەی زیاتر بڵێن خێراکردنی پرۆسەی خستنی هێزەکانی پێشمەرگە وانە هەمویان هۆکارن بەڵێ کاک جەبار من با دوا پرسیار لە بەڕێستان بکەم بێجگەل لە یەکخستنی هێزەکانی پێشمەرگەی کوردستان ئێوە لە وەزارەتی پێشمەرگە کارەکەن بۆ ڕێخستنەوە و بۆ ئەکسازیکردنیش لە ناو وەزارەتەکەیە هەنگاوەکانی ئەم لایەنەیان بەچی گەیشتووە چاکسازیەکانتان ئەتانەوێت زیاتر لە چ بوارێکا بکەن و چ دەرەنجامێکتان بەدەستێناوە تا ئێستا طبعاًەوە ئەو پرۆسی ریفۆرمە یعنی پرۆسی چاکسازی لەناو وەزارەتە ئێمە دوو جۆر پرۆسی ریفۆرمانەیە وەکو باسم کرد ئێمە هینێکمانەیە پرۆژەیەکی هاوبەشمانەیە لەگەڵ لایەنی ئەمریکی بریتانی ئەڵمانی هۆڵندی کە ئەو پێشتر 36 خاڵ بوو لە پرۆژەیەکی تێکەڵاو بوو لە نێوان پرۆژەی وەزارەتی پێشمەرگە کە وەختی خۆی لە ساڵی 2017 وەکو بەرنامەیەکی وەزارەت بەڕێز ئەو کاتە وەزیری پێشمەرگە کاکەری سەنجاری بوو بۆ وەکالەت داوە لە ئەمیندارەتی گشتی کرد و ئێمە پرۆژەیەکمان پێشکەش کرد لە نزیکەی 16 خاڵ دوایی تێکەڵ کرا لەگەڵ پرۆژەکانی ئەو وڵاتانی کە ئاماژەم پێیان کرد و ئێمە ئێستا ئیش لەسەر ئەو پرۆژەیەکەین ئەو پرۆژەیە هەنگاوێکی زۆر چۆتە پێشەوە لە زۆر بواری پێیوەست بە خانەنشین بە ژمێریاری بە مەشقکردن بە ئامادەباشی بە پەیوەندیەکانی وەزارەت بە مەسلەی میرە بە مەسلەی بڵێن ژمێریاری و حیسابات ئەوانە زۆر بڵێن لەو بابەتانی کە پەیوەندیداری لە مەسلەی ڕاگەیاندن زۆر ئەو مەسەلانی کە لە ضمنی ئەو پرۆژەیە زۆری جێبەجێ کراوە یان هەندێکی لە جێبەجێکردندایە یان هەندێکی ئاونەسازی بۆ دەکرێت ئێمە جگە لەو پرۆسی ریفۆرمە پرۆسەیەکی تر یعنی بڵێن یاسای ژمارە 2 ساڵی 2020 چاکسازی حکوومەت هەرێمی کوردستان هەیە کە لەلایەن پەرلەمانەوە پەسەند کراوەتە
خراوەتە بۆ بڵێن بواری جێبەجێکردنەوە بەڵێ لەو یاسایش 5 خاڵ 5 مادەی پەیوەستە بە هێزەکانی پێشمەرگەوە کە 5 لیژنەی باڵای بۆ دامەزراوە پرۆژەکان ئامادە کراون هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی وەزیران و لەگەڵ لیژنەی باڵای سەرپەرشتی بڵێن ئەو جێبەجێکردنی یاسایە هەیە ئێمە بەڵێ دوایەمی کۆبنەوەمان بەر لە جەژنی نەورۆز بۆ کۆبنێکی فراوانمان لەگەڵ دیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کرد لەگەڵ ئەو وەزارەتی هەماهەنگی و پەیوەندیەکانی بەڵێ دەستخۆش کاک لەگەڵ هەموو لیژنەکان کرد و پێداچوونەیەکمان کرد بە تا کوێ ڕۆیشتوین لە هەنگاوەکانی ئەو 5 مادەی کە پەیوەستە بە وەزارەتی پێشمەرگە بۆ مەسەلەی چاکسازی و بڕیار داوە دوای نەورۆزیش دەست بکەینەوە جارێکی تر بۆ کۆبنەوە بۆ بەرەوە چوونی زیاتری پرۆسی ریفۆرم و چاکسازی لە وەزارەت. زۆر سپاس بۆ بەڕێز جەباریاور ئەمینداری وەزارەتی پێشمەرگە کە ڕاستەوخۆ ئەمڕۆ لەگەڵماندا بووی ماندوومان کردی سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان.